بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز و خۆشەویست مقتەدا سەدر ڕێبەری ڕەوتی سەدر لە پەیامێکی نوێدا کەمێک لەمەوبەر داوای کرد کە پەرلەمانی عێراق هەڵبوەشێتەوە و هەڵبژاردننی پێشوەختە بەڕێوە بچێت. سەدر لە پەیامەکەیدا ئاماژەی بەوە کرد کە گفتوگۆیان تاقیکردێتەوە بەڵام سوودی نەبوو و باسی لەوە کرد کە خوازیاریەوەنێک کە خوێن بڕژێ بەڵام ئامادەشە لە پێناو چاکسازیدا شەید ببێ. لە بەرنامە ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین ئایا پەرلەمانی عێراق بەداواکاری سەدر هەڵدەوەشێتەوە یاخود ڕێکاری هەڵوەشانەوەی پەرلەمانی عێراق چۆنە وایە هەڵبژاردننی پێشوەختە بەم زوانە دەکرێت یاخود ئالێتی چۆنە وەلایەنەکانی تریش چۆن وەڵامی داواکاریەکەی مقتەدا سەدر دەدەنەوە و بۆچی ئەم جارە لە پەیامەکەیدا نەرمینوانێکە بوو لە وتارەکەی سەدر لە کاتێکە پێشتر داوای گۆڕنی سیستەمی سیاسی و هەمواری دەستوری دەکرد. لەگەڵ بەڕێز مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید قسە لەسەرم پرسیارە دەکەین. مامۆستا بەخێربێن. سوپاس لە وتارەکەی مقتەدا سەدر چ شتێک سەرنجی بەڕێزی ڕاکێشە؟ بەناوی خوای بەخشندەی میهرەبان سوپاس بۆ تۆ کاک حەکیم، سوپاس بۆ کەناڵی بەڕێزی پەیام مینبەری ڕازگۆ و ڕاستەقینەی هاوڵاتیان. مقتەدا سەدر بەڕاستی گەمەیەکی سیاسی زۆر مەدروسەکە دوای ئەوەی پەرلەمانتارانی سەحب کردووە کە ئەوە شکستێکی گەورە بوو یا هەڵەیەکی استراتیجی گەورە بوو بۆ تەیاری سەدری، ئەوەی ئێمە علاقەمان هەبێ و قسەمان لەگەڵ ئەندامان و ڕەفیقەکانمان کردبێ زۆر نیگەران بوونەوە، بەڵام ڕەنگە نەیانتوانی بێ لەناو تەیاری سەدریا پەشیمانیەکی زۆر هەیە و نیگەرانێکی زۆریش هەیە لەوانەیە کە جۆرێک لە ئیرادەیان لە دەستەنداوە و هەندێکیان باسییان لەوە کرد کە لەناو تەیاری سەدریا کەس بە قسەی کەس ناکاتە ناوڕێ لای سەماحەتی سەید مقتەدا سەدر وایان بە ئێمەوت، بۆیە هەندێک نیگەرانی دروست بووە. ڕەنگە مقتەدا سەدر هەستی بەوە کردبێ کە ئەمە احتیمالە شەرخێک دروست بکات لە نێوان تەیاری سەدریا، لەوانەیە ئیتالی تەنسیقی بتوانێت هەندێک لە ئەندامانی سەدری بە شێوەیەک لە شێوەکان ئینشقاق پێ بکات بۆەوەی بتوانێت. بۆیە مقتەدا سەدر ئەو گەمە سیاسی لە شوێنێکی کەوە دەست پێ کردەوە. خاڵی دووەمیان تاکە کارت بەدەست مقتەدا سەدرەوە ماوە، کارتی شەقامە. کارتی شەقامیش ینی پێویستی بەوە هەیە داخوازی هەبێ و داخوازیەکە لە فترەیەکی زەمەنیە جێبەجێ بێ. ڕەنگە ئەو داخوازیانەی کە پێشتر باس ئەکرا کە گۆڕینی سیستەمی سیاسی و دەستوری عراقی ڕەنگە تێگەیشت پێ لەو بابەتە کە ئەوە بەو ئاسانیە ناکرێت، چونکە بە هەموو حاڵەتەکان ئەبێ لیژنەیەکی پەرلەمانی پێک بێ. ئەو لە پەرلەمان سەحبی کردووە کەواتە ناتوانێت بەشداری بکە حتا لە گۆڕینی دەستورە و لە گۆڕینی نظامی سیاسی. ئەگەر قەنەعەتی وابێ نظامی سیاسی لە پەرلەمانی و بگۆڕێ بۆ ڕیاسی، ئەوە بێ دیسان پەرلەمان دەست بەکار بێ و ئەو وجودێکی باشی هەبێت لە ناو پەرلەمانە ئەگینا ناتوانێت ئەو گۆڕانکاریە بکات. بەس دوای دێمە سەرەوەی کە شتێک سەرنجی بەڕێز ئەگەر بێڵی مەسیجەکەم تەواو بکەم چونکە پەیوەندی بە یەک هەیە بۆی لەبیرم نەچێت. مقتەدا سەدر ئەوێ ئەو حکوومەتەی کە ئێستا هەیە بەردەوام بێ لانی کەم بۆ ماوەی ساڵێک بەم خوتوەیەی کە ئێستا پەنای بۆ بە هەر ئێستا پەرلەمان دانیشە بکەوێتە سەر ئیشەکانی خۆی، چونکە ئیتار قەناعەتیان بەوە هەیە بێ و یاسایە بگۆڕێ و محکەمەی ئیتیحادیش ئەو بڕیارە هەیە کە یەکێک لە تەوسیەکانی محکەمەی ئیتیحادی ئەوەیە بەم قانونە نابێ انتخابات بکرێتەوە، کەواتە ئەبێ قانونەکە بگۆڕێ ئەم جارەکانێ انتخابات بکرێتەوە. بەپێی ئەو زەمەنە سیاسی یا ئەو زەمەنە پەرلەمانیی کە ئێمە تێیا بووین، تعدیلکردنی یاسا لە ئێستادا ئەنجومەنی وەزیران ناتوانێت پرۆژەی تعدیل بنێرێ بەوەی حکومەی تەصریف ئەعمالە مادەی 42 نظامی داخلی مەجلیسی وزەرا ڕێگەی پێ نادا و محکەمەی ئیتیحادیش لە دوای قانونی ئەمنی غیدایی کە بڕیاریدا حکوومەتی تەصریف ئەعمال بۆی نییە تەشریعی قوانین بنێرێتە پەرلەمان، بۆیە حکوومەت نانێرە کەواتە هەرە بێ پەرلەمان بینێرە. ئایا ئەو پەرلەمانە هەر مەشروع قانونێک ئێستا بنێرێ لە بەرژەوەندی سەدر نابێت، چونکە سەدر غایبە لە ساحەکە. بۆیە مانەوەی کاظمی یەکێکە لە هەدەفەکانی تەیاری سەدری، چونکە ئەو حکوومەتە بە ئیمتیاز سەر بە تەیاری سەدریە، لانی کەم ئەیانەوێ ئەو حکوومەتە، چونکە ئەگەر قانونەکە بنێرێ بۆ پەرلەمانە بێت لە ناو پەرلەمانەوە هەڵقوڵێ، لە ناو پەرلەمانەوە تا تعدیلەکرێ و تا تەزدیقەکرێ و تا سەرۆکایەتی کۆمار مسادقەی لەسەرەکە لانی کەم دوو مانگێکی ئەوێ تاوەکو ئەوەی قەرارە دەن و کۆمیسیۆن ئەگەر کۆمیسیۆنی تازە بەرقەرار بێ یا بە کۆمیسیۆنە کۆنەکەی کەن یا بە کۆمیسیۆنە تازەکە، ئەوان ڕێیان وایە ئیتالیەکان کە ئەبێ کۆمیسیۆن گۆڕانکاری بەسەرا بێت، چونکە بەشێک لەو خەلەلانە لە ڕێگەی کۆمیسیۆنە بووە کە بابەتەکەیان بە هەند وەرنەگرتووە، چونکە شەریکەی فاحیسە
لە راپۆرتێکی تەفسیلە ئەڵێ ئەم جیهازانە خەلەلی زۆر گەورەیان تایە و نەتایجی عەکسیەدەن بەدەستەوە کەواتە خاڵی یەکەم کە گۆڕینی یاساکەیە خاڵی دووەم کە گۆڕینی کۆمیسیۆنە هەردووکیان وەختیانەوێت خودی ئیجرای انتخاباتیش پێویستی بە فترەیەکی زەمەنی زۆر هەیە ئەگەر کۆمیسیۆن بگۆڕێ و ئەگەر نەیش گۆڕێ هەر پێویستی بە لانی کەم 3-4 مانگێکەیە کەواتە لانی کەم 7 بۆ 8 مانگمانەوێت تاوەکو ئیجرای انتخابات دەکرێ و تاوەکو محکمەی اتحادی تەزیقەکە و هەموو ئەمانە لە ساڵ زیاتری پێچێ بۆیە سەدر یەکێک لە بەرنامەکانی ئەوەیە ئەم حکوومەتە بمێنێتەوە بەم ئالیەتەی کە هەیە چونکە ئێستا حکوومەت بە شێوەیەک لە شێوەکان سەربامە ئەگەر ملاحەزە بکەیت باز لەوەیەکە خۆپیشاندەران لەناو پەرلەمانە بێ اعتسامەکە بەردەوام بێت لە چواردەوری پەرلەمان تەنها هۆڵی پەرلەمان ئەبێ اعتسامیتیانە بێ بۆیە سەدر بەمە گەمەیەکی تری خستە ناو ساحە سیاسیەکەەوە ماوەیەکیش بەم بابەتەوە مەشغوڵە بن کە لە بەرژەوەندی سەدرا بێم جارێن باشە بەس لە وتت هەڵێکی استراتیژیان کرد کە لە پەرلەمان کشانەوە بەتەکید هەڵە استراتیژیەکە چییە؟ ئەگەر سەدر بیویستایە گەمەکە لە ناو پەرلەمانە بکە ئاسانتر بۆی ئەجوڵا چونکە ئەگەر بیەوێ حکوومەت هەڵ نەبژێرێ ئەگەر بیەوێ سەرۆکاتی کۆمار کە کلیلی دەستنیشانکردنی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە بریتە لەوەی نێڵێ کۆبوونەوەی سەرۆکی بۆ سەر کۆمار سەدر خۆی 75 ئەندام پەرلەمانی هەیە سیادە و پارتی لەگەڵا بۆ لە تەحالفێکی 175 کەسیا کەواتە بە هیچ شێوەیە نەیانێش کۆبوونەوەی پەرلەمان دروست بێ بۆ ئەوەی سەرۆکاتی کۆمار هەڵبژێرێ بە پاشەکشەی سەدر باڵانسی هێز لاسەنگ بوو بە بەرژەوەندی ئیتال لە ئێستادا ئیتال 175 کەواتە ئەتوانێت جگە لە کۆبوونەوەی هەڵبژاردننی سەر و کۆمار هەموو تەشیعەکانی تر بکە ڕاستە ئێستا پەرلەمان معتەسیمینی تایە و نایڵن کۆبوونەوەکان بکرێ بەس پەرلەمان بە پێی نظامی داخلی ئەگەر ظەرفی قاهر هاتە پێشەوە نەتوانرا کۆبوونەوە لە ناو پەرلەمانە بکەن ئەتوانن بیگوێزنەوە بۆ شوێنێکی کۆبوونەوە کەواتە لە ئێستادا ئیتالی تەنسیقی ئەتوانێت لە شوێنێکی تر ئەگەر 220 کەسی دەستکەوێت بۆ سەر و کۆمار ئەتوانێت کۆبوونەوە لە شوێنی تر بکە خۆ ئەگەر ئەمەی نەوێ ئەتوانێت بۆ تعدیلی هەموو یاساکان لە شوێنی تر کۆبوونەوە بکە و کۆبوونەوەکانی شەڕیە و یاساکان شارێکی عێراق بێ کێشە نیە لە هەر شارێکی عێراق بێ کێشە نییە بەمەرجێ پەرلەمان کۆبوونەوە بکە و نیسابی کاملی هەبێت بۆیە بابەتی پاشەکشەی پەرلەمانتارەکانی سەدر گەورەترین زەربە بووە لە کوتلەی سەدری دراوە و لە ئێستادا غیابی سەدری لە ناو ساحەی پەرلەمانە و هاتنە ناو پەرلەمان لەلایەن جەماوەری سەدریوە تا فترەیەک با بڵێن وڵاتانی دەرەوە چاوپۆشی لەم جۆرە اعتراضەیەگرن دوجارە بێ پەرلەمان بکەوێتەوە ئیشی خۆی بۆیە سەدر تەنها لە ژێر فشاری ناوخۆ نابێ ئەکەوێتە ژێر فشاری دەرەوەش بۆیە بەم گەمە سیاسیە جۆرێک لە مبادرەیەکی سیاسی کردو بەڕاستی حیزبی سیاسی بریتە لە دوو قەزیە ئەساسی مبادرەی سیاسی مناوەرەی سیاسی ئەمانەی سەدرێکە زۆربیان مبادرەی سیاسین و هەندێکیان مناوەرەی سیاسی باشە بەس لەو تارەکە چی شتێک سەرنجی بەڕاستی ڕاکێشە و ئایا لایەنەکان لەو تارەکە تەوقع نەکرا کە سەدر باز لەم بابەتە بکە بە تایبەتی باسی لەوە کرد کە ئامادەیە بۆ شەهید بوون ئەمە جۆرێکە لە ئامادەگی بۆ ئەوەی ئەگەر بە فشار قەراراتی پێ بگۆڕن ئەوە هیچ جۆرە فشارێک تەسیری تێناکە خاڵی دووەم باسی لەوە کرد کە و ئیسلاح پێویستی بە تەزحیە هەیە و ئامادەیە بۆ شەهید بوو ڕەشەی کوشتنی لەسەر بووە یانی ئەگەر مەرحەلەی عێراق بگەیشتایەتە ئەوەی شەڕی داخلی ببوایە شەڕی ناوخۆ ببێت لە نێوان هێزە شیعیەکانە دوور نییە پەنا نەبرێتە ئەوەی تەصفیاتی قیادات بکەن سەدر بێ غیر سەدر بێ قیادات ڕوبەڕووی ئەوە بوونەوە کە تەصفیە بکرێ بۆیە سەدر پەنای بردە سەر ئەوەی کە فشارەکان زیاتر نەبن ئەم گەمە تازە بکاتەوە ئەم گەمە تازە تەڕحکە کە ئەوەش گەمەیەکە لە ناو وتارەکە یەک خاڵی ئەندازەیەک ترسناک هاتووە لە ئاخرۆ کە خۆی تعریفەکە باز لەوە کە من نەوەی حوسینم نەوەی حوسین ینی هیچ جۆرە سوڵحێک لەگەڵ بەرامبەرەکانی ناکە یا بێ پەیامەکەی بگا یا بێ شەهید بێ لە پێناوێ چکە ئیمامی حوسین کە هاتووە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ کە ئەڵێ ما جئت بطرا ولا طلبا للسلطة والزعامة وشي مقتدى صدر همان قضية هي لو تاركا أجر ملاحظة بكي لقل وتاركي إمام حسين كالله من بو إصلاحات من طلب الزعامة ناكم زور كلمات مشابهة أم يوارى من دواي وتاركي مقارني وتاركي إمام حسين ممكن لقل وتاركي صدره شباهتك زور يعني هي بويا أم قصي أخيري
جۆرێک لە ترسناکی پێوە دیارە کە ئەو یەکەم هیچ جۆرە دانوستانێک ناکات لەگەڵ بەرامبەرەکانیە باز لە انتخاباتەکە کە انتخابات بکرێتەوە بەڵام ئەگەری ئەوەی داناوە کە بەشداری بکە مەرج نییە بەشداری بکە و مەرجیش نییە بەشداری نەکە لەوانەیە بە پێی شروعی خۆی نەبێ بۆیە هەمیشە ئەوەی هێشتۆ کە ئەبێ ئەو هەمیشە پرسی پێ بکرێت لە بابەتە سیاسیەکە جلوبەرگی کە جلوبەرگی ڕەش بوو ئێستا ئەو فترەی مەرحەلەی عاشورایە و پێویستە هەموو شیعەجلی ڕەشیان لە بەرابێ لەبەرەوەی عەزای ئیمام حوسەینە بۆیە داوای کرد لە نوێژخوێنان کە دێن بۆ وەزیرەکەی داوای کرد لە نوێژخوێنان کە لە نەجەف و کەربەلا و واستەوە کە دێن بۆ نوێژ لە ناو ساحەی احتیفالات لە بەغدا هەمویان جلی ڕەش لەبەرکەن پیاوەکان کفنیشیان بەس پۆشی بێ بەڵام ئافرەتەکان کفن نەپۆشن بۆیە ئەو بابەتە لەم فترەی ئێستادا هەموو مکەونی شیعی زیاترین جلی ڕەش ئەپۆشن بەهۆی تازی ئیمام حوسەینەوە باشە بەس لایەنەکان پێشوازی لێ دەکەن پێ دوایە بە تاکید یەکسەر عەبادی یەکێک بوو لەوانەی پێشوازی لێ کرد مالکی بە مرونەتر باسی لەوە کرد بەرەو حەلی مەشاکل لە ڕۆین قەنەعەتم وایە هەموو هێزە سیاسیەکان دەست پێشخەریەکەن و پێشوازی لە وتارەکەی بەزە دەڵێ بە گفتوگۆ سوودی نەبوو ینی ئەوە کراوەتەوە بەس ئەگەر ئەکرێت لە ڕێگەی ئەکرێت گفتوگۆی مباشر نەبێ گفتوگۆی ناڕاستەوخۆ بێ لە ڕێگەی تەرەفی سێهەمەوە کە گفتوگۆیە بکەی هەرچەنە بەداخەوە ئێستا تەرەفی سێهەم جۆرێک لە غیابی هەیە بە تایبەتی لە ناو ئیطارام تەنها ئامری لەگەڵ سەدرا پەیوەندیەکانیان باشە گیناوانی تر هیچیان پەیوەندیان باش نییە و ئەوەش خۆی بۆ خۆی مووقفی ئامری وا لێ کردووە لە ئێستادا مووقفی بەهێز بێ بۆ دانوستان لەوانەیە هێزە کوردیەکان پارتی مبادرەی پێ نەکرێت لەو نێوانەدا چونکە پارتی خۆی نەیتوانیوە مبادرەی کوردی ڕێک بخە فكيف أوي أتواني مبادرة لنوان إطار وتيارة باش بس خو كردبويا هم سروكي بارتي هم سروكي يعني ببرواي من دست بيش خريان كردبو دست بيش خريان كراستا أوي كاغنيتشيل بحكم أوي كاغنيتشيل مروني كي هيو لناو هذا الشيء كان شاء أو بصراحة أيانود كلام سفري أما كنيتشرفان بارزاني مروني كي سياسي هيو تعامل لقل كدنيا آسانة بلام بيشة كاغ مسعود لا أوان بو بيت جزء أقل مشكلة بۆیە پێم وایە ئەگەر مبادرەکەی کاگنێچیر جۆرێک لە مەقبولیەتی هەبێ کە بە بڕوای من مەقبولیەتەکەی ئەوە نییە کە قبول بکرێت بێن بۆ هەولێر مەقبولیەتەکەی ئەوەیە مرونەی نێچیروان بەرزانی لای هێزە شیعیەکان تا ئەندازەیەک گونجاوە یا جێگەی ڕەزامەندیانە بەڵام ئەوان قەناتیان وا بوو کاک مەسعود تازە بۆتە بەشێک لە کێشە خۆی خودی سەدریش بۆ دەست پێشەکەی مەسعود بارزانیشی قبول نەبوو سەدر دەست پێشخەری کەسی قبول نییە سەدر کاتێک لەگەڵ ئەو دوو هێزەی تر تەحالوفی کردبوو نەک وەک شەریکێکی سیاسی مامەڵەیان لەگەڵا بکە وەکو بەشداربوویەکی سیاسی مامەڵەیان لەگەڵا بکە کە هەچ بڕیارێکیدا ئەوانە بێ لەگەڵ بڕیارەکانیەوە بن ئەگەر ملاحەزە بکەین محمود مەشەدانی لە یەکێک لە تەسیحەکانیان ئەڵێ سەدر هی ئەوە نییە پرس و ڕابە بەرامبەرەکانی بکە سەدر تەنها ئەوەندەیە کێ لەگەڵی ئیتیفاقی کرد ڕایە کێشێ بە دوای خۆیان سەدر ئەو تەبیعەتەی هەیە چونکە زۆر حوسڵی ئەوەی نییە پرس بکە حتا ئەو پرس بە ئەندامانی خۆی ناکا بڕیارەکانیەدا لە ڕێگەی گەسکوسە و تویتۆ ئیدارەی حیزبێک و ئیدارەی مەشروعێکی سیاسیەدا بۆیە من قەناعەتم وان نییە کە پرس بکا بە شەریکەکان باش بە هەڵوەشانەوەی پەرلەمان پێویستی بە چەند لە ڕووی یاسای و چەند دەنگ مادەی 64 دەستور زۆر وازەح باسی هەڵوەشانەوەی پەرلەمانەکە بە دوو حاڵە دەکرێت حاڵەتی یەکەمیان سولسێکی پەرلەمان واتە سەودە پەرلەمانتار واژوو بکەن لەسەر هەڵوەشانەوەی پەرلەمان لە کۆی 329 واتە سەودە پەرلەمانتار سولسێکەکە واژوو کۆ بکەنەوە داوای حەلی پەرلەمان بکەن ئەم داوایە ئەخرێتە دەنگدانەوە و پەرلەمان حەلەکرێت لە فترەیەکی زەمەنیە وەکەوەی پێشوو کە چۆن کرا یاخود بە پێی فەقەرەی دووەم یا فەقەرەی یەکەمی ڕئیسی مەجلیسی وزەرا پێشنیارێکە کە هاتە بەردەم سەرۆکی کۆمار سەرۆکی کۆماریش داوا لە پەرلەمانەکە حەلی خۆی بکە ئەبێتە دەنگدان و حەلی پەرلەمانەکەن بەڵام هەمیشە بێ تەوقیتی زەمەنی بکرێ و سەرۆکی کۆمار داوای انتخاباتی پێشوەختەکە لە ماوەی 60 ڕۆژە دوایەوەی پەرلەمان خۆی هەڵوەشان دوایەوەی پەرلەمان خۆی هەڵوەشانەوە سەرۆکی کۆمار داواکە بەڵام گرفتێک هەیە محکمەی ئیتیحادی تەوسیەیەش کردووە کە نابێ بەو یاسایە بۆیە بێ معالەجەی ئەو بابەتە بکەن اینجا معالەجەی یاسا کۆنەکە یاسا کۆنەکە نابێ بەکاربێنرێتەوە چکەوە تەوسیە محکمەی ئیتیحادیە چکە
بەکارهێنانی یاسا کۆنەکە ڕەنگە ئێستا هەمووان گەشتنەوە قەناعەتەی کە ئەم یاسا کۆنە ئەم کێشەی دروست کردووە بۆیە زۆربەی زۆری هێزە سیاسیەکان لە ئێستادا لە ناو پەرلەمانە ئەو زۆرینەی ئێستەی کە هەیە لە ناو پەرلەمانە لەگەڵ ئەوان کە بە یاساکەی پارێزگاکان انتخابات کرێتەوە ئەو یاسای فرەبازنە نەمێنێ کەواتە بڕیاری پەرلەمان دادگای فێدراڵی داواش کرد بوو کاژماری دەستی بەکاربێنرێت بۆ داهاتوو دادگای فیدراڵی دوو بابەتی باس کردوواڵێ بەم یاسایە نەکرێ و عەدوفەرزی ئەلکترۆنیش بگۆڕێ بۆ عەدوفەرزیە دەوی ڕاستیەکە ئەبێ هەردووکیان هەبێ کاک حەکیم چکە ئەگەر عەدوفەرزی یەدەوی بێ دیسان مەجای تەزویرات و ئەو هێزە سیاسیانەی کە دەسەڵاتیان بەدەستە بە تایبەتی لە هەرێمی کوردستان عەدوفەرز ئەلکترۆنی بوو هەولێر یەکەم پارێزگا بوو کە بەقەدەر هەموو پارێزگاکانی عێراق بەسمەی تعدودی بەسمە تەطابقی بەسمە لێ ڕوویدا بوو پەنجەمۆری دووبارە ینی تەسەور کە 3000 شتێک بۆ هەولێر خۆی بەتەنها بەقەدەر هەموو پارێزگاکانی عێراق تەطابقی بەسمە لێگەڕێ لە تەزویراتی سیبرانی و لێگەڕێ لە تەزویراتی ئیغراءات و تەرهیب و تەرغیبی ئەو ئەوانەی دیکە بۆیە عملیەی عەدوفەرز لە پاڵ عەدوفەرزی ئەلکترۆنیا ضرورە کە هەبن باشە بەڕێز لە تویتەری خۆت پێشتر چەند پێشبینیەکەت کردبوو لەبارەی دۆخی عێراقەوە لە 25/12/2021 باز دەکەیت کە قانونی انتخاباتەوەی کە پێ بەڕێوەچوو دەبێتەوەی چاق بەستن و لە نۆی 1/2022 باز لەوە دەکەی کە پەرلەمان ئەم خولە تەمەنی کورد دەبێت دوو یاسا دەرەکا بووجە و هەمواری یاسای هەڵبژاردن و لە 22/6 باز دەکەی باشترین شت 22/6 باشترین شتەوەی کاڵبژاری پێشوەختە بەڕێوە بچێ و سێ ڕۆژ لەمە بەرشی باسیەوەت کردووە کە دۆخی عێراق ڕنگدانەوەی ئەو یاسا خراپەی یاسی هەڵبژاردن ئەو پێشبینیانەی بەڕێز کە ئێستا هەمویان هاتوونەتە دی لەسەر چ بنەمایەکە کاک حەکیم دۆخی عێراق ئەوەی لە ناویان نەبێت ئەوەی مامەڵە لەگەڵ ئەو هێزە سیاسیانە نەکە بە تایبەتی لەگەڵ ئەوە ناکە ڕاستەخۆ لە ئەعلام چێوترێ لەو دانیشتە تایبەتانەی کە وەک ڕەفیق دانیشی لەگەڵ کەسێک لە تەیاری سەدری لەگەڵ کەسێک لە حکمە کەسێک لە فتح کەسێک لە بەدر کەسێک لە عەسائب کەسێک لە تەقەدم کەسێک لە جەماعەتی خەنجەر کەسێک لە پارتی کەسێک لە یەکێتی وێنەی عێراق بە تەواوی ئەبێ بدرێ لە یەک چونکە ئەوەی نەتوانێت هەموو وێنەکان لە هەموو زاویەکان و سەیری وێنەکان بکە ئەوە ناتوانێت پێشبینی دۆخی عێراق بکە لە ڕاستیان من بە حکمی و علااقاتێک کە هەمان بۆ لە ماوەی ئەو 7 ساڵات توانیمانە علااقاتێک لەگەڵ هەردوو مکەون سنەش و شیعەش قیاداتی ئەو دوو مکەونە و با بڵێن کەسە ئەکادیمی و شارەزاکانیان مەسەن لە ناو مکەونی سنیە محەممەد تەمیممان هەیە محەممەد تەمیم یەکێکە لەو کەسانەی کە زۆر خوێندنەوەی دقیقی هەیە بێژگە خوێندنەوە دقیقە زۆر معلوماتی هەیە کە کەسێک بوو هەر پرسیارێک و هەر مناقەشەیەک کرایە ڕاستەوخۆ لەگەڵ محەممەد تەمیم ئەمان کرد لە ناو تەیاری سەدریات چەندجار لەگەڵ جێگری سەرۆکی پەرلەمانی پێشوو حەسەن کەعبی کە معلوماتی کوتلەکە و معلوماتی تەیاری سەدری لابوو و ئێمە 4-5 کەس بووین لە پەرلەمان جگەلەوەی گروپی 15 ئێمە چەند کەسێک بووین لە ناو گروپی 15 کە هەفتانە معلوماتمان ئاڵوگۆڕە کرد بەوەی هەر یەکەمان مەجموعەیەک ڕەفیقی هەبوو بۆ نمونە کاک سەرکەوت کاک دکتۆر غالب کاک دکتۆر ڕێبوار لەگەڵ من لەگەڵ کاک هۆشیار عەبدوڵڵا ئەم 5 کەسە هەفتانە با بڵێن ئەو معلوماتەی کە لە ڕەفیقەکانمان وەرمانەگر مشارەکەی یەکمان پێکرد دوجار ئەمانتوانی کۆمەڵێک پێشبینی نزیک لە واقعەکە یعنی ناتوانین بڵێن 100% بەڵام ئەمانتوانی ئەوەی کە لە عێراق ڕوویدا من لە 25/12 ینی لە پێش انتخاباتەکە هەر لە دوای انتخاباتەکە بە 4 ڕۆژ لە 4دەیدا تویتێکم کرد کە تەزویر لە ناو انتخاباتە وەکو ژەهر وایە لە ناو جسمی مردوویەکە کە ناتوانی کەشفی بکەیت ئەمە لە 4دا لە دوای ئەوە لە مانگی 12 دەرکەوت ئەو قانونەی کە تەشریع کراوە و قانونە بۆ عێراق ناشێ و قانونە بۆ نظامێکی مستەقر ئەشێ بۆیە هەر لەو کاتەوە پێشبینی ئەوەم کردووە کەم قانونە جوان دیراسە نەکراوە بۆیە نەتیجەیەکی سلبی ئەدا بەدەستەوە تووشی ڕکودێکی سیاسیە بین کە نەتیجەکەی تەحمل ناکرێت و فعلاً ئەوە پێشبین مەسەن 8 مانگ پێشەوە
لە مانگی یەکە لە نۆی یەکە دیسان تویتێکم کردووە باسی تەمەنی پەرلەمانم کرد هەرچەند سیرمە کرد چونکە لەگەڵ یەکەم دانیشتنا کاک حەکیم ئەگەر ئەوەی متابعێکی دقیق بێ بۆ پەرلەمان لەگەڵ یەکەم دانیشتنی پەرلەمانە لەگەڵ کەسێکی سەدری قسەم کرد کاتێک ئەندامانی تەیاری سەدری هاتنە ناو پەرلەمانەوە بە کفنۆ زۆرم پێ سیر بوو پەرلەمانتار ئەبێ دوور بێت لە هەموو تند و تیژیەک پەرلەمان چونکە تەنها منطقی قوی پێ نییە قوی منطقی پێ یعنی لەبەرکردنی کفن زۆر ئاماژەیەک بوو کە تەیاری سەدری لەناو پەرلەمانە بە منطقی قووە مامەڵایەکە بۆیە هەر لەو کاتە قسەم کرد لەگەڵ یەکێک لە هاوڕێکانم لە تەیاری سەدری وتم ئەو بابەتە وا هەست ناکەم بابەتێکی گونجاو بێ هاوڕابوو لەگەڵمە و بۆیە قەناعەتم وا بوو عمری پەرلەمان ناکرێ بڵێم ساڵێک بەڵام لەبەرەوەی قانونی موازنە ضرور بوو ئەگەر حکوومەت پێک بە ئەگەر حکوومەت پێک نەهات قانونی دامی غیزاییان کرد کە 25 تریلیۆنیان بۆ ئەو 1/12 زیاد کرد کە تقریبا وەکو موازنەکە ئێستش قەناعەتم وایە تەنها قانونی تعدیلی انتخابات کەوتومە لە دوای تعدیلی قانونی انتخابات خۆپیشاندانەکان دەست پێەکەنەوە دوای انتخاباتی مبەکرەکرێت بۆ فعلەن ئەوەتانێ خۆپیشاندان دەستی پێکردوتەوە دوای انتخاباتی مبەکرەکرێت پێش 40 ڕۆژ دوای ئەوەی ئەزمەکە دروست بوو لە 22/6 پێم وایە ئەو تویتەم کردووە ئەڵێم باشترین و ئاسانترین و بێوەیترین ڕێگە بۆ ئەوەی سراعی داخلی لە عێراقا دروست نەبێ ئەوەیە کەوا قانونی انتخابات بگۆڕێ کۆمیسیۆنی باڵا دامەزێتەوە و انتخاباتی مبەکرە بکرێ لە نزیکترین فرسەتە 3 ڕۆژ پێش ئێستا دیسان باسی انتخاباتەکەم کرد لە تویتەکە کە ئەوەی ئێستا دەرەنجامەکە بینین نەتیجەی ئەو انتخاباتە بووە کە دەستکاری کراوە و نەتیجەی ئەو قانونە بوو کە لەسەر باڵای هەندێک هێزی سیاسی کە لە ناو پەرلەمانە و ئەتوانیان هەرسێ سەرۆکایەتیەکە بە شێوەیەک لە شێوەکان هەماهەنگ بن لەسەر ئەو قانونە بۆیە خوێندنەوەکان یەکەم تەوفیقی خوایە ئینشاءالله تعالی دووەمینیان بە بەشداریکردنی ئەو معلوماتە بووە لەگەڵ هاوڕێکانمە و ئەو پەیوەندیانەی کە هەم بووە لەگەڵ ئەو هێزە سیاسیانەی کە لەوێ و خەڵکی ئەکادمی باش ئەی بۆ انتخاباتی پێشوەختە پێشبین دەکەی بۆ کەی ماوە زەمانێکە لە بینی چەند ینی کەوتۆتە سەر گەمەی ئەوانەی کە ئێستا لە هەرسێ سەرۆکایەتیەکەن ئایا کازمی طبعا کازمی تازە قەناعەتی بۆ دروست بووە کە بە هیچ شێوەیە نابێتەوە بە ڕئیسی مەجلیسی وزەرا هەلبووسی فرسەتی بۆ دروست بووەتەوە کە ئەوە بووەتە سەرۆکی پەرلەمان و ئێستا سەرۆکی پەرلەمانە لە بینی ئەمانە ئایا سەرۆک کۆماریش ئێستا دەستوری ئیقرارەوەی کرد کە سەرۆک کۆمار بەردەوامە بێ لە کارەکانی حتاوەکو سەرۆکێکی تر هەڵەبژێرێ ئەم سێ سەرۆکایەتیە تا چه ئەندازەیەک ڕێگە ئەدەن بەوەی کەوا فعلەن انتخاباتی مبەکرە بکرێت چونکە انتخاباتی مبەکرەیانی کۆتایی ئەم سێ سەرۆکایەتیە دوای چەند مانگێک بۆیە کەوتۆتە سەرەوەی ئایا ئەمان قەناعەتیان بەوە هەیە انتخاباتی مبەکرە بکرێت یان نەخێر کازمی ئەوێ زۆرترین فترە لەوێ بێ سەرۆک پەرلەمان ئەوێ زۆرترین فترە بمێنێتەوە سەرۆک کۆمار ئەوێ زۆرترین فترە بمێنێتەوە ئەمە ئایا وەکو بەرژەوەندی سەیریەکەن بەرژەوەندی عامیا وەکو بەرژەوەندی شخصی ئەوە مێنێتەوە سەر نیەتی ئەوان ئەوەی کە ئێمە تەوەقعی لێ یەکەین ئەبێ ئەوەی کە من با بڵێن پێشبینی یەکەم نابێ ئەو بابەتە تەخیر بێ بەڵام لانی کەم لە ئێستەوە زیاتر لە 8 مانگیەوێ نسێتە ساڵی داهاتوو بەتەکید دەچێتە ساڵی داهاتوو بەتەکید ئێستا مانگی 8 ساڵی 2022 ڕەنگە بۆ مانگی 6 یا مانگی 7 ساڵی 2023 انتخابات ئیجرا بکرێت باشە یا پێشەوە باشە بەس سەدر کە داوایەوە دەکای هەر نابێت لە ڕێی پەرلەمانەوە یاسەکە هەموار بکرێتەوەی چۆن گەر پەرلەمان چۆڵ نەکەن ئەوە بێتە باسم کرد لە بیدایەت ئاماژەیەکم بەوەدا کە ڕەنگە سەدر تەفاوز نەکا لەگەڵ ئیتارە بە مباشر بەڵام لە ڕێگەی تەرەفی سێهەمەوە قەناعەتم وایە ئەگەنەوە ئیتیفاقی چونکە بەبێ ئیستیشارەی سەدر نایڵێ ئەو قانونە تێپەڕێ ئەوەش ڕوونکەمەوە کاک حەکیم ئەو خۆپیشاندانانەی کە چوونەتە ناو پەرلەمان لە دوو قەزیەوە کە سەدری ئیستیفزاز کردووە قەزیە یەکەمیان کاتێک پەرلەمانتارانی سەحبیان کرد لە پەرلەمان
ینی نیان هێش فترەیەکی زەمەنی زۆر بخیانە ڕاستە خۆشوێنەکانیان پڕ کردەوە کەەوە خۆی بۆ خۆی مووقفێک بوو ئەبواە تەعنی تیاب کرایە جۆرێک لە پرسوڕایە بکرایە جۆرێک لە هەڵوێستەکردنی لەسەر ببوایە ماوەیەک بیان هێشتایە ئیتاری تەنسیقی اینجا شوێنگرەوەی پەرلەمانتارەکانیان دروست کردایە بۆیە ئەگەر سەیری حرەکەی حقوق بکەیت هەر ئەو کاتە بەیاننامەیەکیان دەرکردوتیان ئێمە ئامادەنین شوێنی برایانمان لە سەدر پڕکەینەوە نۆ پەرلەمانتار نەچوونە شوێنەکان ئەو شوێنانەی کە بۆش کرابوون چۆڵ کرابوون خاڵی دووەمیان سەدر کە ئامۆزاکەی کاندید کرد جعفەر سەدر یەکەم کەس کە پرسی پێکرد ئیتار بوو لە ناو ئیتارە پرسی بە مالیکی کرد من با بڵێن لە دیدارێکمان لەگەڵ بەڕێز نووری مالیکی خۆی بۆی باسکردین ئەوتی ڕۆژێک تەلەفۆنم زۆر بۆ هاتوو دوای وتوانە مەکتەبی سید مقتەدایە تەلەفۆنەکەن وتی جوابم داوەتەوە ڕاستە خۆ چوەتە ناو بابەتەکە و توێتی جعفەر سەدر چۆنە لاد وتومە کوڕی مەرجەعمانە و پیاوێکی بەڕێزە لامان وتوێتی کاندید یەکەم بۆ ڕێژ وزەرا وتومە کاندیدکردنی ئەو بە موافقەتی من نییە بێ ئیتار بڕیار بدا بۆیە وتی بەبێ هین خواحافیسی تەلەفۆنەکەی داخستۆ مەسن سیر کە سەدر هاتووە پرسی بە ئیتار کردووە بۆ ئەنجومەنی وەزیران بۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیران و بە تایبەتیش بە عدووی لەدوودی یا خەسمی سەرسەختی خۆی کە مالیکیە بەڵام بەداخەوە ئیتاری تەنسیقی بۆ محەممەد شیع سوودانی بە هیچ جۆرێ پرسیان بە مقتەدا سەدر نەکرد بوو یان ڕاوێژێکیان لەگەڵ مقتەدا سەدر نەکرد بوو بۆیە پەرچەکردانی مقتەدا سەدرەوە بوو ناو پەرلەمانی کۆنتترۆل کرد و نەیهێشت باش ئێستا ئەو کۆتای هات حکوومەتی نوێ پێک بهێنرێت یاخود چوارچێوە مانگی واز لەوە دەینە حکوومەتی نوێ پێک بێنێت یاخود حکوومەتی مستەفا کازمی هەر بە مبارەکەی طبعاً ئەوەی کە ئێمە بیسمان و دوای سەردانەکەیشم هەندێک ئیتصالاتم کردەوە تیاری سەدری بە هیچ شێوەیە قبوڵیان نییە کەسێک سەرۆکی ئەنجومەنی وەزیران بێ کە داوا بوو بێ لە مەرحەلەیەک لە مەرحەلەکانی ژیانیە محەممەد شیع سوودانیش لە فترەیەک لە فترەکانی ژیانێ هەم داوا بووە هەم نزیک بووە لە نووری مالیکی کەواتە محەممەد شیع سوودانی جملەتەن و تەفسیل لە لای سەدرەوە ڕەفزە بۆیە ئیتار ئەبێ مرونەی ئەوەی تیابێ مادەم حەل بەوە ناکرێت چونکە نایەڵێ هەڵبژاردن بکە نایەڵێ سەرۆکی ئەنجومەنی وەزیران دەنگی پێ بدێ کەواتە حەلی وەسەدەوەیە کە ئیتاریش کە لە هەر بیدایەتەوە ئەگەر ملاحەزە بکەی من 4 مانگ پێش ئێستا وتارێکم نووسی بوو لە کاونتی خۆما هەیە کە داخوازیەکانی پشپەردە خواستەکانی پشپەردەی ئیتاری تەنسیقی کە 3 مەرحەلەیە هەڵبژاردنەوەیە لەگەڵ تعدیلی یاساکە لەگەڵ ئەنجومەنی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان کە ئەوە زۆر باشکرا لە دانیشتنە مەحرەمەکانە باسییان لەوە کرد کە حەل نییە ئیلا ئەمە نەبێ بەس کە ئینسیحاب کرا لەلایەن تیاری سەدریەوە ئەوەشیان بۆ دروست بوو کە نەخێر با حکوومەتەکەش خۆمان تشکیلی بکەین باش بەس ئیتاری تەنسیقی چوارچێوە مانگی ڕازیە کە حکوومەتەکەی مستەفا کازمی سەرپەرشتی ینی حەلیان نییە ینی تۆ کە تەفاوزەکەی ڕۆجەر فیشەر کە مامۆستایە لە هارڤارد لە مەجای علاقاتی دەولیە ڕئیسی قسمی علاقاتی دەولی بوو هەرزان کۆکە لەسەر ئەو قسمیان بۆ کردبوویەوە ئەڵێ ئەگەر دانوستان کرا هەر تەرەفێک بەرژەوەندی هەر تەرەفێک زاڵ کرا بەسەر بەرژەوەندی تەرەفەکەی دیکە ئەوە ئەو دانوستانە عمری زۆر کورتە بێ بۆیە ئەڵێ دانوستانێک سەرکەوتووە بێ کە بەرژەوەندی هەردوو تەرەف لە ئەستۆ بگرێ لەخۆ بگرێ بۆیە بەرژەوەندی مقتەدا سەدری ئێستا لەوەیە کە کازمی بمێنێتەوە بەرژەوەندی ئیتاری تەنسیقیش لەوەیە کە هەڵبژاردن بکرێتەوە ڕاستە ئێستا زۆرینەن لە پەرلەمانە بەڵام ئەم زۆرینەیەکی با بڵێن فعلی نییە چونکە بەهۆی پاشەکشەی من لە تویتێکاوەم نووسی بوو کە ئیتار زەرورە دەست بۆ پێگەێنانی حکوومەت نەبات چونکە ئەم پەرلەمانە شەرعەتی لە ساڵ 32 دەنگەکانی لە دەستداوە چونکە 73 پەرلەمانتاری سەدری پاشەکشەیان کردووە بۆیە ئەم دەنگانە دەنگی حەقیقی نین بۆیە من قەناتم وایە حکوومەتی مستەفا کازمی دەمێنێتەوە قەناتم وایە حەلی دیکان نییە چونکە لەوەچەوە مەرجی سەدر بێ چونکە حکوومەتەکەی مستەفا کازمی هەر کازمی نییە ئەمین عامی پەرلەمانەکە خۆ ئەگەر حکوومەت تشکیل بکەن بتوان حکوومەت تشکیل بکەن ئەوە هەموو شتەکانی دیکەشەکەن قەزەیەکی نابێ سەدر نایە لە حکوومەت تشکیل بکەن باشە بەس قسەیەکە لەبارەی گەڕانەوەی پەرلەمانتارانی ڕەوتی سەدر ئایا ئەوە دەکرێت یاخود لە ڕووی یاساییەوە لەم 1-2 ڕۆژە دەنگ و باسێکی لەم شێوەیە هەبوو گەڕانەوەیان بۆ پەرلەمان دانوستان هەمیشە بە دوو شێوەیەکرێ داخل الصندوق وخارج الصندوق باش داخل الصندوق هیچ مەجالێک نییە بۆ گەڕانەوەی
ئەندامانی تەیاری سەدری بۆ ناو پەرلەمان چونکە یەکێک لە حقوقی پەرلەمانتارەوەی ئێستیقالە بکە جهەی صادری قەرار پەرلەمانتارەکەیە کە قەراریدا پەرلەمان با بڵێن ئەیخاتە دەنگدان ئەمری ئیداری بۆ دەرەکە ئەمری ئیداری بۆ دەرەکە و هیچ پێویستی بەهین نییە پێویستی بە دەنگدان و ئەوانە نابێ بە تایبەتی ئەو کاتە لە فەصلی تەشریعیا بوون حەلبوسی خۆی واژووی کردووە بۆیە هیچ مەجالێک لە ناو چوارچێوە قانونیەکانە بۆ گەڕانەوەی ئەندامانی تەیاری سەدری نییە خارجە سندوق قانون هەمیشە وەک لاستیک وایە یعنی مشکلەی قانونەوەیە فەجەواتی زۆری تایە ئەکرێ بگەنە سیغەیەکی تەفاهمی کە ئیتار ڕازی بێ بەڵام ئایا ئیتار ئەم هەڵەیەی سەدر کە کردوێتی ئامادەیە ئەو هەڵەی سەدری بۆ پینەکە ببڕۆی من ئیتار هەرگیسە مجازەفەی واناکە 73 پەرلەمانتار بێنێت و 73 پەرلەمانتاری ئیتار بڕۆنە دەرو لە کاتێکا ئیتار ئەمە بە حەقی خۆی ئەزانێ ئەوانەی چوونەتە ئەو شوێنانەوە زۆرێکیان بە حەقی خۆیان ێزانن ئەڵێن غەدرمان لێکراوە جۆرێک لە تەزویر بەکار هاتووە بۆیە دیسان ئەبێ ئەندامان واژوو بکەن کە ئیستیقال ئەوانەی کە ئێستا چوون ئەبێ مانای ئیستیقالە بکەن فرق لە بینی ئەندام پەرلەمانی سەدری لەگەڵ ئەندام پەرلەمانی غەیر سەدری ئەوەیە ئەو مولزەمە مقتەدا سەدر هەرچی پێ بڵێ ئیستیقالە بکە ئامادەیە بیکە بڵێ بڕۆ سەر شەقام ئامادەیە بڵێ زۆربەیان وەسیەیان بەدەم ئەنووسی بۆیە مەرج نییە ئەوانەی کە ئێستا چوونەتە شوێنەکانی ئەندام پەرلەمانەکانی سەدر ئامادە بن ئیستیقالە بکەن هیچ هێزێکیش نییە ئەویان پێ بسەلمێنێ یا پێ بکات کە بێ ئیستیقالە بکەین بۆ محکەمەی ئیتیحادیش هینی ئەوە ناکا کە ئەو بابەتە باتڵە بۆیە قەناعەتم وایە قەزێکە زۆر کەم ناوبڕێکمان هەیە بەڵێ بینیرانی بەڕێز ناوبڕێک و دوای ناوبڕەکە دەینەوە وڵاتان لەگەڵمان بمێنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانان و پڕ لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە کۆمپانیای ئاکۆکەریم بۆ ماڵێکی ئارام ژیانێکی جوانتر. کۆمپانیای ئاکۆکەریم ئەزمموی چەندین ساڵ لە دابینکردنی ئەلەمنیۆمی ئازل و سیستم و دەبڵ شوشەی سکۆریت و لوئی دژەخۆر. جوانترین مەحاجەرەی مۆدێرن و کلاستی هەمیشە نوێگەری دیزاینی ناوازە و دەگمەن. ئەزمونێکی زۆر و کارامەیی تەواو لە جێبەجێکردندا دەرگا و پەنجەرەکانمان بێهاوتایە لە کوالتی و مانەوەدا جوانیەکی شایستە بە بیناکەت دەبەخشین لەگەڵ ئێمە دڵنیایت کە هەڵبژاردنەکەت دروستە تۆش ماڵێکی ئارام و ژیانێکی جوانتر هەڵبژێرە. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی دڵنیا بڵنینیە ئەو جبسەی وێنەی نییە کەرتامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێم بڵێن چییە؟ جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز مامۆستا سەبارەت بە زۆر قسە لەسەر کێشەی نێوان نووری مالیکی و موقتەدا سەدر دەکرێت ئەم جارش کە تون بۆتەوە ئەسڵی کێشەکە لەسەر چییە؟ ئێستا سەدر لە ناو چوارچێوە مانگیش بەس کێشەی لەگەڵ نووری مالیکی هەیە؟ کێشەی موقتەدا سەدر لەگەڵ مالیکی کێشەیەکە لە بینی
فکری داوا لەگەڵ فکری باوکی مقتەدا سەدر کێشەیەکە ئەگەر قوڵ بۆی بڕۆین لە بینی دوو مەرجەعیەت کە لەو کاتا هەبوون بۆیە کاتێک کە حزبی داوا زەمامی ئومور بەدەست هێنێ لە بیدایەتەن لە جعفەریوە دوای دوو دەورەی مالکی دوای دەورەیەکی عەبادی هەموو ئەمانە وایان کردبوو کە ئیقسای تەیاری سەدری کرابوو بە تایبەتی لە 2010 کە عملیە سەولەت الفورسان لەلایەن مالکیوە لە بەسر دەستی پێکرد تەیاری سەدری تەدمیر کردبوو بە تایبەتی جێشی مەهدی چکە جێشی مەهدی خۆی ئامادە کردبوو کە مقاومەیەکی شەریس بکات دژی ئەمریکیەکان مالکی لەو کاتان لەبەرەوەی بە قەناعەتی مالکی ئەمانە لەگەڵ دەسڵاتان ناکۆکن و تەمەڕودیان لە دەسڵات کردووە بۆیە زۆر خراپ لێدان ئەمە بوو بە نقطەی فەصل لە بینی تەیاری سەدری و مالکیە بۆیە قەزیەکە لە سراعێکی فکریوە جۆزاوەتەوە بۆ سراعێکی فکری شخصی یعنی مقتەدا سەدر هەرگیز ئەوەی لەبیر ناچێت کە بەرامبەر مالکی بەرامبەری کردووە و مالکیش هەمیشە توندە لەسەر ئەوەی کە نایەڵێت تەیاری سەدری ئەو گەشە و نەشونمایە بکە چونکە ئەم جارێش داوای کردبوو کە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی بنێ ئەو ئەتوانێ حدود بۆ ئەوان دابنێ لە تۆمارە دەنگیەکانیە لە تۆمارە دەنگیەکانی مەسەن زۆر بە ئاشکرا باسی مقتەدا سەدرەکە باسی تەسلیحی عشایرەکە هەچ کەس چوو بێ بۆ لای مالکی باسی مقتەدا سەدری لاکرد هەچ کەس چوو بێت بە ئێمەشۆ ئەم جارش کە ڕۆشتن باسی هێر کرد ئەم جار نەمان بینی بە زەو جارەی ینی ئەڵێم کە بیبینیم زۆر بە ئاسایی ئەو قەزیە سیاسیانە ینی دوو هێزی سیاسی کە کۆ بنەوە خۆ باسی مۆدێلات ناکەن هەر بێ باسی قەزای سیاسی بکەن ئەی باسی قەزای سیاسی بکەن بێ باسی هێزی سێم بکەن ینی دڵنیا بە پارتیوەکێتی کە کۆ بنەوە باسی ئەگەر باسی کوردستان بکەن باسی هێزەکانی نێو کوردستانەکە ئەگەر کۆمەڵ لەگەڵ هێزێکی تر کۆ بێتەوە حتمما باسی هێزی سێمەکە ئەمە شتێکی تەبیعیە بەڵام ناتەبیعیەکەی ئەوەیە کە ئەم تەسریبانە بەکاربهێنرێ بۆ وەکو ئاژاوەی نێوخۆ باشە باشە بەس وەکو لایەنە کوردیەکان ئەو داواکاری گۆڕین دەستور تازە کۆتایی پێ چونکان دەبێت ڕازی داوایەکی کۆنفیدراڵی بکەن داوایەکی نامەنتیقیە چونکە دەستوری عێراق یەکەم با بزانین دەستورێکی جامیدە دەستوری جامید زۆر قورسە گۆڕێ دەستوری جامید ئەبێ فەقەرەکان بگۆڕێ لە ڕێگەی لیژنەیەکۆ دوای ئیستیفتای بۆ بکرێ ئیستیفتاکەیش ئەگەڕێتەوە بۆ ئەو بابەتانەی پێشوو سێ محافەزە ئەتوان ڕەتدیکەنەوە کەواتە هەر شتێک دژی هەرێمی کوردستان بێ و سێ محافەزە ڕەتدیەکەنەوە ئەگەڕێنەوە بۆ مرەبعی یەکەم ئەوە خاڵیە خاڵی دوو مادەی 142 دەستور زۆر بە واضح باز لە ئالیاتی گۆڕینی دەستورەکە ئەبێ لیژنەیەکی پەرلەمانی ئەو بابەتە بگۆڕن ئێستا ئەندامانی پەرلەمان مقتەدا سەدریان تیان نییە ئەنجا مقتەدا سەدر ئایا ڕازیە ئیتاری تەنسیقی گۆڕانکاری لە دەستورەکە بکەن خاڵی سێ عێراق بە کەڵکی نظامی ڕێئاسی نایە نظامی ڕێئاسی بۆ وڵاتێکی مستەقر سیاسی و اقتصادی باشە بۆ وڵاتێکی فرەمەزەب و فرەعاین و نامستەقری سیاسی و نامستەقری اقتصادی ناشێت چونکە ئەگەر تەیاری سەدری بیر لەوە بکاتەوە ئەوە توانێت زۆرترین دەنگ بۆ کەسێک کۆ بکاتەوە بە حسابی ئەوەی ئیتاری تەنسیقی ناتوانن بگەنە دەرەنجامی ئەوەی یەکێک کاندید بکەن ئەو وەختە کورد لە معادلەکە چی لێ دێ بۆیە گۆڕینی ئەم دەستورە لە ئەساس و دەستورێکی تەوافقیە يعني تو تصوري أو كدستور كان لبنجا وأنا ما عندي الله وينظم ذلك بقانون تأسى هندق لقانون كان هر باز لتشريع كردني عن نكراوه بويا أبي أم دستورة توافقي السنة وكرد وشيعي لسلب بهج وجهك أم دستورة قابلة أولية تغيير تيابك إلا لا هندق مادة بسيطة بون منا أو إجراءاتي كوابو هالبجارني سروكي كومار مثلا إلا بسلسين نبي دنگ نادري أكري أما أبي تعرقليه هميشه بس رنگ بلن كودتا غروب دا اشتك دستور رابع كودتا كحكم كودتا العراق زحمة الروب دا لبرد يك قضية زور بسيط كودتا أبي كيبيكا أبي سبابيكا غير سباب كودتا أكري بولم الصدري كان هزي چكداري النية هزي چكداري الصدري كان 14,000 چكدار برانبر 169,000 چكداري حشد برانبر ب 187,000 قوات مسلحة برانبر ب رقمەکانی هەرێم دقیقترین یان با بڵێن 200,000 پێشمەرگە ینی 14,000 چەکداری
تیاری سەدری ئەتوان دەست بکردن بەسەر پرۆسی سیاسی لە عێراقا لەبەرەوەی نظامی عێراقی وا تەسمیم کراوە بۆ معلوماتە من کاتی خۆی لە قانونی حەشتی شعبیە لە برادێک لە شیعەکانم پرسی وتم ئەم فتوای سەماحەتی سیستانی فتوایەکی کیفاییە بۆ مەرحەلەیەکی محدد داوێتی بۆ دژی داعش کە واجبەکە جێبەجێ بوو کەواتە فتواکە ئیسیفا بێ ینی نامێنێ کەواتە ئۆتۆماتیکیە بێ حەشت حەلکەن وتی ئوستاد ئەحمەد ئێمە حەشتمان بە تەنها بۆ ئەوی نەکردووە ئەوە مبەرر بۆ ئەوەی حەشت دروستکەین ئەگینا حەشتمان بۆ ئەوە دروست کردووە کە پێگەی عەسکەری خۆمان پارێزراو بێ لەبەرەوەی بە هیچ شێوە کاتش پارتیویشێتی دەنگیان پێدا وێستش هەموو هێزە سیاسیەکان دەنگیان پێدا جگە لە ئێمە برایانی یەکگرتوو نەبێ ئێمەش ڕاستیەکەی من بە شیعەکانم زۆر باشکراوە دوتم من دەنگ نادەم بەم یاسایە لەبەر سێهۆ من قەناعەتم بەوە نییە تەعەدودی قیوا هەبێ لە وڵاتە چکە تەجروبەی لوبنان هەیە تەجروبەی سۆمال هەیە تەجروبەی نەیجیر هەیە هەموو تەجروبەکان ئەوانەی کە دوو قووەیتایە بە تایبەتی لە فرەعاین و فرەمەزەبا وەکو لوبنان هەمیشە ئیستقرار لە وڵاتەکە دروست نابێ خاڵی دوو ئێوە کە جێشێک دروستەکەن جێشێکی عقایدیە بتانێ و نەتانەوێ ئەم جێشە عقایدیە محبوب نابێت لەلایەن مکەوناتی ترەوە خاڵی سێهەم هەر جێشێکی عقایدی دروستە بێ پێویستی بە تەمویل هەیە ئەم جێشە ئەگەر تەمویلی دەست نەکەوێت پەناباتە بەر هەندێک شتی ناقانونی بۆیە من لەسەر ئەم سێ خاڵە دەنگ نادەم خاڵێکیش لە نێو کوردەکانە مناقەشەمان کرد وتم ئەگەر بە مقابل قانونی پێشمەرگە تێپەڕێن و هێزێکی قانونی لە هەرێمە هەبێت و ناوی پێشمەرگە بێ و عێراق تەمویل و تەسلیح و تەجهیز و تەدریبی ئەم بکە ئەو کاتە ئەگەر بە مقابل ڕەنگ بە جۆرێک لە سازش بکەین بەڵام مادەم هیچی بۆ کورتیانیە و قەناعەتیشم وانە ئەمە مەسلحە بەرژەوەندی عێراق بێ بۆی ئامادەنیم دەنگ دەم لەسەر یاسایەکی بەو شێوە باشە سەبارەت بە دۆخینەوە خۆی هەرێمیکێتی و پارتی دوایە و گۆڕانکاریان وازێنە و توێشێ ناوە لەسەر سەر و کۆمار ئێستا ینی ئەوەی من تێگەشتم لە دوای ئەو سەفرەی کە بۆ بەغدا کردمان ئەو سێ هێزەی کە تەحالوفی ئینقازیان پێگەێنابوو هەرسێکیان بەردەوام بوون لە تەحالوفەکەیان بەڵام ئەدواریان گۆڕی بوو بۆ نمونە تیاری سەدری شەقامی بەکارهێنا و چوو بۆ ناو پەرلەمان و نایڵێ کۆبنەوەکانی پەرلەمان بکەن هەلبوسی یەکسەر بڕیاریەوەیدا هەموو دانیشتەکان تەجیل کران ئیلا ئیشعار ناخر باسی لەوە نەکرد کە محاولەیە بکەین لە شوێنی تر کۆبینەوە کەواتە ئەمە ئەویش کۆبنەوەکانی تەخیر کردو پارتی زیاتر تند بوو لەسەر مەسلەی هەڵبژاردننی سەر و کۆمار و بەهی شێوەیە ئامادەی مر و نەدنواندن نەبوو کەواتە ئەویش کلیلەکەی کە داخراوە و سەر و کۆمارە بێ هەمووی بکات و پارتیژە ڕۆڵەیە بینی کە نەیەڵێت کۆبوونەوەکانی پەرلەمان بکرێ کە ئامادەش نەبوو بەشداری بکە سونەکان وتیان بەشداری ناکەین بۆیە سورسی معتەڵ دروستە بووە بۆیە قەناعەتم وایە ئەو سێ هێزە ئێستش بەردەوامیان هەیە لە تەحالوفەکان بەڵام تەوزیعی ئەدواریان کردووە باشە بەسەبەر بە بۆچین دەسەڵاتدارانی هەرێم پێشوازێکی باش لەو خۆپیشاندانی ڕەوتی سەدەر دەکەن بەڵام بۆ کوردستان خۆپیشاندان سەرکوتکردن هەیە یاخودەوەی کە ڕوودا لە لەوانەیە پێش با بڵێن دەست پێشخەریەکان و پیرۆزباییەکان بۆ ئەوە بێ کە ئەزمموی پەرلەمان داخستن لە هەرێمەوە دەستی پێکردووە کاک حەشیم مەسەن پارتی دیموکراتی کوردستان پەرلەمانی داخست بۆ ماوەی نزیک لە ساڵێک یا ساڵێک زیاتر لە ساڵێک لەبەرەوەی ئەگەر هەمیشە برادرانی هەرێم بەرپرسەکانیان و دێمە ئەزمون لە هەرێمەوە هەناردەی بەشەکانی تری عێراقکەین فعلەنەوە ئەزمونەکان گەیشتوەتە بەغدا و پەرلەمانیان داخستووە ئەمە شەر جۆرێک لە داخستنەوەی پەرلەمان ئێوە داخستنەوە تعتیلی پەرلەمانە تعتیلی مؤسسەی تەشریعیە ڕاستە جۆرێکە لە اعتراضێکی سیاسی کە کراوە بەڵام تاکەی مەسەن مەسیجێکە ئەیگەیەن و دوای پەرلەمان چۆڵەکەن بۆ ئەوی پەرلەمان ڕۆڵی خۆی بەس مەسیجێکە خزمەت گوزاری بدێت لە پەرلەمانەوە بیان لە شوێنی ترەوە پەرلەمان آخر کلیلی کردنەوەی هەموو بابەتە سیاسیەکانە یعنی ئەومان لەبیر نەچێت ڕاستە هەندێک لەوانە باسەکەن خۆ پەرلەمان سەبەبی ئەمە نەبوو نه پەرلەمان کلیلی کردنەوەی هەموو گرێکوێرەکانە ئەنجومەنی وەزیران خزمەت گوزاری پێشکەش نەکردو خەڵک بچێتە سەر ئەنجومەنی وەزیران ئەنجومەنی وەزیران ئەڵێ فەرموو حکوومەت تەشکیلکەن و بە خەدەمات پێشکەشکەن ئەڵێ من موازنەم نییە بۆیە کە هاتوونەتە پەرلەمان تیاری سەدری ئەزانێ لە چ دەرگایەکەدا و چ دەرگایەکیش کلیلەدا ئەوە شتێکی طبیعیە کە هاتوونەتە پەرلەمان بەڵام ئەزمموی داخستنی پەرلەمان دووبارەیەکەمەوە کە لە هەرێمی کوردستانم دەستی پێ کردو باشە بەس پێ دوای ئەگەر ینی خۆپیشاندانی ڕێژ بکرێت و خۆپیشاندانی خۆرس کرد مەبەستم
ینی هەمان ئەو کێشەی ڕەنگە زەحمەت بێ ڕاستە لە ئێستادانەوەی نوێ باس لە خۆپیشاندانەکە ڕۆژی شەممە ئەوەسم خۆپیشاندانی خۆڕسک بڵێ قەناتم وانە هیچ خۆپیشاندانێکی خۆڕسک ناتوانێت ئللا قیادەیەکی نەبێ ئێستا خۆپیشاندانی بەغدا بۆ نەتیجێ ئەبێ ئەو شتوانەیە کاریگەری هەبێ لەبەرەوەی هێزێکی سیاسی تەوجیهەیە داتێ بڕۆن بۆ کوێ لە کووا بوەستن بچنە چ مەبنایەک مەسەلەن ویسیان بچنە سەر سوڵتەی قەزایی یەکسەر بڕیاریان پێدان کە نابێ بچنە سەر سوڵتەی قەزایی قەرار وابوو خۆپیشاندەران بچنە سەر ماڵی مالکی پیانوتن کە جوابیان بۆ نادبوون کە تەسادم ڕوئەدا لە 100% بۆیە نەچوونە سەر ماڵی مالکی پەرلەمان دوایی ناو هۆڵی دانیشتەکانی پەرلەمان قاع کوبرا ئەوە گەورەترین قاعی لە پەرلەمانە ئەوەشیان بەجێهێشتووە ئێستا هاتوونەتە ناو هێنەکانی پەرلەمان باحاتی پەرلەمان و چواردەورەی پەرلەمان بۆیە گەر هێزێکی سیاسی تەوجیهی خۆپیشاندان نەکاو با بڵێن بە دوو شێوەیە بتوانانی لە هەموو شارەکان بیکەی یاخود لە عاسیمەی سیاسی ئەو وڵاتە خۆپیشاندان لە هەرێمی کوردستانە بڕوان ناکەم لە هەولێر بکرێ باشە بەس کاریگەری هەیە ئەگەر باردۆخی عێراق بار شێوکە بێ تێک چێ لە ڕووی ئەمنیەوە بێ ئابرووی کاریگەری هەیە لەسەر هەرێم نە ئەمان ئەزانن کە خۆپیشاندانەکە مەسەن لە وتارەکەی مقتەدا سەدرا زۆر بە وازی حیاتوەڵێ بە هیچ شێوەیە لەگەڵ تند و تیژی و خوێنڕێژیان نیم اینجا خۆپیشاندەری سەدری کە تەوجیهی دەنێ ئیلزامە بە تەوجیه چونکە لەوێ لیجانیان هەیە سەرپەرشتیەکە ئەگەر بزان کەسێک ئەبێتە هۆی تێکدان نایەڵن ڕێگەی لێگرن جاری پێشوویش پێش ئەم هاتنەی ناو پەرلەمان هەفتەی پێشوو بکاتنە ناو پەرلەمان چەند سەعاتێک بوو چۆڵیان کرد دەستیان نەدابوو لە یەک ئەجیزە یعنی دوای ئەوەی کە چوو بنە پەرلەمان ئێمە سەردانی پەرلەمانمان کرد سەردانی جێگری سەرۆکی پەرلەمان شاخەوان عەبدوڵڵامان کرد باسییان کرد کە پەرلەمان هیچ دەستکاری هیچ شتێکیان نەکردووە بۆیە ڕەنگە لەمەی دواییە لەبەرەوەی فترەیەکی زۆرتر ماوەتەوە ئەمڕۆ ڕۆژی پێنجەمی خۆپیشاندانەکەی خەڵک پێویستی بە خۆراک هەیە بۆیە هەندێکیش حەزیان لەوەیە هەر پەرلەمان ببین ئیتر ڕێگەکە کراوەتەوە کەس خۆ ناتوانێت ڕێگە لە هیچ کەس بگرێت کە ڕاتە ناو پەرلەمان بۆی زۆرێک لە شپرزی لە ناو پەرلەمان دروست بۆ ئێستا باش سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ مەسەحمەدی حاجی ڕەشید سوپاس بۆ ئامادەبوونتان سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ